تیمێکی پزیشکی پسپۆڕی ئیسپانین بە هەوڵی نوێنەری حکوومەتی هەرێم لە ئیسپانیا هێنراونەتە سلێمانی ماوەی 5 ڕۆژ لێرە دەمێننەوە لەگەڵ پێشکەشکردنی چەند وەرکشۆپێک لە بواری نەشتەرگەری گورچیلە و میزەڕە و پرۆستات بۆ پزیشکانی نەخۆشخانەی شار بڕیار وایە لە ماوەی 2 ڕۆژیشدا 16 نەخۆش ببینن و ژمارەیەک نەشتەرگەری قورس و دەگمەن لە بواری هەناوی و میزەڕۆی منداڵاندا ئەنجام بدەن کە ئەو نەشتەرگەریانە لە دەرەوەی هەرێم دەکرێت و تێچوەکەشی زۆرە. زۆر خۆشحاڵم کە لەم شارە جوانم بۆ یەکەمین جارەکە سەردانی سلێمانی دەکەم. هیوادارم لە کارەکەمان سەرکەوتوو بین سەرەتای دەستپێکی چەند سەرکەوتنێکی تر بێت. مای خۆشحاڵیە کە ئێمە لێرەین. سوپاس بۆ حکوومەت هەرێمی کوردستان کە داوایان لە ئێمە کرد بۆ ئەوەی بینە هەرێمی کوردستان و کار بکەین. هیوادارم ئەم کارانە بەرەو پێشەوە بەرین و پەیوەندیەکانمان باشتر بکەین و ئەوەی لەسەر شانی ئێمەشا بە باشترین شێوە پێشکەشی بکەین. سوپاس بۆ هاریکاریتان. خۆشبەختانە توانیمان ئەم تیمە بینی نێرە دوێنێ شەو ڕێگایەکی زۆر دوور و درێژیان بڕیوە بە خێراتنیانەکەین بۆ هەرێمی کوردستان کە لێرە بتوانن خزمەت بە خەڵکی شارەکەمان و خەڵکی کوردستان بکەن. تیمەکە پێک هاتوون لە 6 پزیشکی پسپۆرەکانیان لە بوارەکانی نەشتەرگەری میزەڵان لە منداڵان و نەشتەرگەری هەناوی و نەشتەرگەری کێشەکانی زاوزێ ئەو نەشتەرگەرانشی لا نەخۆشخانەی شار ئەنجامی دەدەن نەشتەرگەری دەگمەنن و بەسەر و گەورە ئەژمار دەکرێن ئەوەش بە هۆکارێک دادەنرێت بۆ بەرەو پێشبردنی توانە پزیشکەکانی پسپۆڕانی نەشتەرگەری هەناوی و نەشتەرگەریە تایبەتمەندیەکانی ئەو بوارە لە سلێمانیدا. نەشتەرگەریانێکمان لێرە ئەنجامیدەن و کارانێک لێرە ئەنجامیدەن ئەتوانم بڵێم مێژووی پزیشکی لە شاری سلێمانیەکە هاتە قۆناغی ترەوە وەروە بتوان لەگەڵ پزیشکە بەڕێزەکانی ئێمە توانای زانستی خۆیان بگۆڕنەوە و سوود لە یەکتر ببینن. دیارم تیمە لە تیمێکی تایبەتی کۆندامی میز و میزەڕۆ و کۆندامی زاوزێ و نەشتەرگەری میز و میزەڕۆ بە ناوزۆر و جوانکاری کۆندامی زاوزێ و میز و میزەڕۆ کە تیمێکی زۆر تایبەت و زۆر پسپۆڕێکی زۆر ورد کە بەدەستخۆشی بۆ ئەو بەڕێزانی کە گەشتەکان ڕێخز و کارە زانستیەکان ڕێخستووە. ئەمانە نەشتەرگەری سەر و گەورە ئەکەن و کە ئەو نەشتەرگەرانەی پارێکی زۆری تێچێت پێویستی بە سەفەرێکی زۆر ئەبێت. ئەمان وەکو خێرخوازی ساڵانە لە چەند وڵاتێکی ئەمریکای لاتین و ئەمریکای ناوەڕاست ئەم نەشتەرگەرانیان ئەنجام ماوە. ئەم تیمە پزیشکیە ساڵانە لە چەند وڵاتێکی جیهاندا چەندین نەشتەرگەری دەگمەنی هەناوی بەبێ بەرامبەر ئەنجام دەدەن. بۆ ئەم ساڵیش سەردانی سلێمانیان کردووە و هەوڵیش دەدرێت لە ماوەی داهاتوودا جارێکی دیکە سەردانی سلێمانی بکەنەوە و ئەو پزیشکانەی لە بواری نەشتەرگەری هەناوی و میزەڵدان و گورچیلە و کۆندامی زاوزێدا دەیانەوێت بڕوانامەی دکتۆرا بەدەست بێنن هاوکاری بکرێن تا لە ئیسپانیا بخوێنن و بۆ ئەوەی بتوانرێت لە داهاتوودا سوود لە توانەکانیان وەربگیرێت. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.